حلقەی شەشەم. هاتەوە یادم کە باوکم پێمی وتبوو ئەگەر ژنێک بە تۆی و جوانی ئەبێ خۆتی لێ بپارێزی، چونکە لە سینەی ئەم جۆرە ژنانە ئاگرێک بڵێسەدا کە ئەتسووتێنێ. وتم نەفر 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 لە دوو باتکردنەوەی ناوەکەشی چێژم وەرەگرت. لە سینەی تۆدا ئاگرێک هەیە کە منە سووتێنێ. ژنەکە پێکەنی وتی چێ بە تۆی وتووە کە لە سینەی مندا ئاگرێک هەیە کە تۆ ئەسووتێنێ؟ وتم باوکم ئەم قسەی کردووە. ژنەکە دەستی منی گرت و نای بە سینەی خۆیەوە، واتە سەرکراسەکەی. وتی ئایا تۆ لێرەدا هەز بە بوونی ئاگرەکەیت و دەزە سووتێ؟ وتم نا. ژنەکە کراسە کەتانەکەی بردە دوا و دەستی خستە سەر سینەی خۆی. وتی لەوانەیە کراسەکەی من نەیهێشت بێ هەست بەو ئاگرە بکەیت و دەستت لێرە دابنێ و بڕوانە ئایا ئاگر لە سینەی مندا هەیە یان نا. من تەنها هەستم بە ئاگر نەکرد، بەڵکو هەستم کرد کاتێک کە دەستم خستە سەرسنگی لە خۆمدا هەستم بە لەزەتێکی بێهاوتا کرد و ژنەکە کاتێک کە زانی خۆڕاگری منی تێک شکاندەوە وتی سینەوە وەرە با بڕۆین بخۆینەوە. من وەکو کەنیزێک کە خۆی ئەخاتە بەردەست خاوەنەکەیەوە خۆم ئەدەمە دەستەوە. من کە لە پێشنیاری ژنەکە ترسا بووم وتم نەفر 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 چاوپۆشی لێ من بکە چونکە منە ترسێم. ژنەکە وتی لە چیە ترسەی؟ وتم لە تۆ ئەترسێم و ناوێرم بێم بۆ ماڵت. ئەو بە پێکەنینەوە وتی کوڕی فیرعەون لە ئارەزووی مندایە و گەنجە دەوڵەمەندەکان حەڵقەی زێڕم ئەدەنێ کە ڕۆژێک یان شەوێک لەگەڵ مندا بەسەر ببەن و من داواکاریەکان ڕەدەکەمە و لەبەر ئەوەی خوازیاری تۆم و تۆ جوانترین لاوی میسری و من هەرگیز پیاوێکم نەدیوە وەکو تۆ قۆز بێ. وتم نەفر 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 بەزەیت پێم دابێتەوە و ڕازی مەبە کە من خۆم وەکو پیاوەکانی تر لێ بکەم و پاکی خۆم لەدەست بدەم، چونکە پیاوێک کە لەگەڵ ژنێکدا کە ئامون بۆی دانە نابێ بنوێت پاکی خۆی لەدەزەدا. ژنەکە بە پێکەنینەوە وتی سینۆها تۆ زۆر سادەی و من پێم سەیرە کە ژنەکانی تەبەز چۆن هەتاوەکو ئێستا یەخیان نەگرتووی، چونکە مەحاڵە کوڕێکی جوانی وەکو تۆ لە کۆڵانەکانی ئەم شارەدا پیاسە بکات و چەند کچێ شوێنی نەکەون مەگەر ئەوەی کە بەردەوام لەگەڵ دایک و باوکتدا بسوڕێیتەوە. پاشانوتی سینۆها ئێستا کە ناتەوێت بێت بۆ ماڵی من کە لەوێ لەگەڵتدا ڕابێرم دیارەکم بدەرێ. ویستم حەڵقە زیوەکەی کە ژنە دوو گیانەکەت دابووی پێم بیدەمە ئەو، بەڵام ئەوتی ئەم دیاریە شایستەی من نییە و تۆ ئەبێت دیارەکم بدەیتێ کە شایەنی یەکێکی وەک من بێ. وتم من گەنجێکی هەژارم و دایک و باوکیشم هەژارن و ناتوانم دیارەکی گران بەهات بدەمێ. ژنەکەوتی کەواتە تۆ دیارەک لە من وەربگرە و ئەنگوستیلەیەکی لە پەنجەی خۆی دەرهێنا و ڕوانیم ئەنگوستیلەکە نەقێمێکی سەوزی لەسرە و پێشکەشی منی کرد. ویستم ئەنگوستیلەکەی لێوەرنەگرم، بەڵام ئەوتی من ژنێکی دەوڵەمەندم و ئەگەر ئەم ئەنگوستیلەیە بدەم بە تۆ کار لە من ناکا، بەڵام ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ من فرامۆژ نەکەیت و بەڵکو ڕۆژێک بێت و تۆ واز لەم شەرمکردنە بهێنیت و بیتە لام و لەو ڕۆژەدا ئەتوانی لە بری ئەم ئەنگوستیلەیە دیاری گران بەهام بدەیتێ. ئەنگوستیلەکەم لێی وەرگرت و ئەو بەبزەیەکەوە لێم جابۆ و هەستم کرد کە لە دوای دەرچوون لە پەرزگا سواری کەژاوەیەگە بێت و ئەگەڕێتەوە ماڵی خۆی. پاتور پزیشکی دەسەڵاتدار کە بە سەرقلیشێن ناوی دەرکرد بوو. ئەو ڕۆژەی کە هاتە ماڵمان و نانەکەی خوارد لە لای باوکم پێی وتم لە خانەی ژیاندا ئەبێ ملکەچ و گوێڕایەڵ بێ و هیچ کاتێ ڕەخنە نەگرێ و هەرچیان وت وەری بگرێ، بەڵام من کە نەمەتوانی هەستی بە دووی ڕاستی وێڵبوونم دامرکێنم هەر ئەموت بۆچی.
پزیشکەکانی پاشایەتی کە لە خانەی ژیان بوون و مامۆستامان بوون هەروەها قوتابیەکانیش لەم لە شوێن گەڕان و پرسیارکردنەی من بێزار ببوون و ساڵی سێمی خوێندنم بە تەواوی تێگەشتم کە پاتور بۆچی ئەیوت نابێ ڕەخنە بگری و هەرچیان وت بێ چەند و چوون بیسەلمێنە، بەڵام باسم کرد کە زانایی وەک تێزابە و دەرونی مرۆڤە سووتێنێ و پیاوی ژیر ناتوانێت وەک خەڵک خۆی بێعەقڵ بکات و وەک ئەوان نەزان بێ. یەکێک کە لە بنەڕەتدا نەفامە لە نەفامەکەی خۆی دڵگران نابێ، بەڵام ئەو کەسەی هەز بە ڕاستیەکانەکە ناتوانێت خۆی هاوڕەنگی ئەو نەفامانە بکە. کاتێکە من ئەمدی ئەو پزیشکانی لە هەموو جیاندا ناوبانگیان دەرکرد بوو نەخۆش لەنەینەوە و بابلەوە بۆ چارەسەرکردن ئەهاتنە لایەن و ئەوان ئەوەندە تێگەیشتویان نەبوو کە بزانن بۆچی ئەم جۆرە دەرمانە ئەدەنا ئەو نەخۆشە و هەر ئەڵێن لە کتێبوان وسراوە. ئیتر من نەمەتوانی بێدەنگ بم و خۆم پێڕا نەئەگیرا. ئەنجامی ڕەخنەگرتن و پرسینەوەکانم وای کرد لە خانەی ژیان بربەستیان خستە بەردەم پێشکەوتن و قۆناغ بڕینەکانم و نەیان هێشت بچمە قۆناغی بەرزتر. ئەوانەی پێکەوە قوتابی بووین پێش من کەوتن و چەند قۆناغێکیان بڕی، بەڵام من لە ساڵی سێمدا لە خانەی ژیان بەجێمام ئەگەرچی ئەتوانم بڵێم لە ناو هەموو قوتابیانی ئەوێ هیچیان وەکو من کارامە و لێهاتوو نەبوون و هیچیان ئەوەندەی من شەیدای کارەکەی نەبوو. بە خۆشحاڵیە و ئەڵێم لەو ماوەی کە بە ئەمری پزیشکە تایبەتیەکان دواکەوت بووم ناوی ئامونم بە سەردەمدا نەهات و تەنها لێیانم ئەپرسی بۆچی، چونکە ئەگەر باسی ئامونم بکردایە و بموتایە کە ئامون نەیزانیوە هەر لەبەر ئەو نەزانی نەشی خەڵکیشی دووچاری هەڵە کردووە لە خانەی ژیان دەریانەکردم و ئیتر نەمەتوانی لە تەبەز بخوێنم و ناچارە بووم بڕۆم بۆ سووریا یان بابل لەژێر دەست پزیشکێک هەتا کۆتایی ژیانم کارم کردایە. بەڵام ئەو پزیشکانە بۆ دەرکردنی من هیچ بەڵگەیەکیان نەبوو، تەنها شتێک کە لە دەستیان ئاهات ئەوە بوو کە نەهێڵن قۆناغی بەرزتر ببڕن. پاشەوەی چەند ساڵێ بەسەرمانەوەم لەوێدا تێپەڕی، ڕۆژێکیان جلوبەرگی قوتابخانەم لە بەرداکەند و خۆم خاوێن کردەوە و بەجلی ئاسایی چوومە دەرەوەی خانەی ژیان بۆ ئەوەی سەرێک لە دایک و باوکم بدەم. کاتێ بەسەر شقامەکانی ناوشاری تەبەزدا تێئەپەڕیم بینی مۆزعی شار زۆر گۆڕا و خەڵکێکی زۆر لە دانیشتوانی سووریا و ڕەشپێستەکان بە جلوبەرگێکی کەشخە بە ناو شاردا ئەسوڕانەوە لە کاتێکدا کە پێشتر ژمارەیان نەئەگەیشتە ئەو هەمووە. هەروەها لە هەر لایەکەوە دەنگی مۆسیقای سریانی واتە مۆسیقای وڵاتی سووریا ئاهات کە تایبەت بوو بەو خانانەی ڕابواردنی تێکرا. ئەگەرچی لە شاردا ئاسەواری دەوڵەمەندی و خۆشگوزەرانی زیاد ببوو، بەڵام خەڵکیم پەرێشانە بینی وەک بڵێ چاوەڕوانی توشبوونی کارە ساتێک بن و لەبەر ئەوە ناتوانن کەڵک لەم کاتەی ئێستا وەربگرن و دڵخۆش بن. منیش وەک ئەو خەڵکە دڵتەنگ بووم، چونکە ئەمزانی تەمەنم بە خۆڕایی لەو خوێندنگەیەدا بەسەرەچێ و ناهێڵن بۆ قۆناغی بەرزتر دەرچم. کە چوومە ماڵەوە بە بینینی دایک و باوکم کە هەردووکیان پیر ببوون زۆر خەمبار بووم. باوکم لەبەر بە ساڵاچووی نێتوانی بە ئاسانی کاغەز بخوێنێتەوە و ئەبوایە کاغەزەکەی بەلووتیەوە بنووساندایە و دایکم بەس باسی مردنی خۆیە کرد و زانیم کە ئەو باوکم بە لە دەم خۆگرتنەوەیەکی زۆر و کەم خەرجکردن توانی ویانە قەبرێ لە لای ڕۆژ ئاوای ڕووباری نیل بکردن و منیان لەگەڵ خۆیان دابرد کە قەبری دایکم ببینم کە باوکیشم ئەبوایە هەر لە ناو ئەو گۆڕەدا بشاردرایەتەوە. قەبرەکە بە خش دروستکرا بوو، لە خانوویەکی بچووک پێکات بوو کە دیوارەکانی شقڵ و شێو و وشەی ئاسایی پێوە بوو. دایک و باوکم لە سەرەتای ژن و مێردایەتیەوە لە ئارەزووی ئەوەدا بوون کە گۆڕێکی لەبەر دروستکراویان هەبێ بۆ ئەوەی لە ئایندەدا هەتاو و باران و لافاوانە ئاساییەکانی ڕووباری نیل کاری تێنەکات و تێکی نەدا، بەڵام بەو ئارەزووە نەگەیشت بوون و ناچار گۆڕەکەیان لە خش دروست کرده بوو. ئەو شوێنەی گۆڕەکەی دایک و باوکمی لێبوو قەبری فیرعەونەکانی میسر لە دوورەوە وەک هەڕەمە بینرا و هەر کاتێک قوچەکەکانیان ئەبینی هەناسەیەکی ساردیان هەڵەکێشا، چونکە ئەیان زانی ئەو ئەهرامانە هەرگیز وێران نابن و باران و خۆر و هەڵسانی لافاوی نیل کار لە دیوارەکەی ناکا. من کتێبێکی مردووەکانم بۆ دایک و باوکم نووسی بووەوە کە لە نووسیندا هەڵەی تێدا نەبوو بۆ ئەوەی دوای مردنیان ئەو کتێبە لە قەبرەکەیاندا بێت و
لەو دنیا بەهۆی هەڵەی نووسینەکە ڕێگاون نەکەن. کاتێ لە سیرکردنی گۆڕەکە بووینەوە بەرەو ماڵ گەڕاینەوە و دایکم خواردنی بۆ هێناین و باوکم لەبارەی خوێندنەکەمەوە پرسیاری لێکردم و وتی کوڕم لەبارەی مردنی خۆت چ بیرێکت کردوێتەوە؟ وتم باوکە من هێشتا هیچ دەرامەتێکم نییە کە جارێ بیر لە مردن بکەمەوە و هەر کاتێ شتێکم هەبوو ئەوسا بیر لە ژیانی ئەو دنیاکەمەوە. کاتی ڕۆژاوە دایک و باوکم بەجێ هێشت و پێم وتن ئەچمەوە بۆ خانەی ژیان. بەڵام دوای دەرچوونم لە ماڵەوە بەرەو قوتابخانەی هونەرە جوانەکان کە لە پەرستگایەکدا بوو کەوتمەڕێ، چونکە یەکێ لە هاوڕێ کۆنەکانم لەوێ بوو. ئەم هاوڕێم کوڕێک بوو ناوی توتمز بوو کە لێ هاتوویەکی زۆری لە هونەرە جوانەکان هەبوو. ماوەیەک بوو نەمدی بوو. کاتێکە چوومە ژوورەوە بینیم کە قوتابیان بە ڕێنمایی مامۆستاکەیان خەریکی کارکردن و بە بیستنی ناوی توتمەس کە من پرسییم بەڕقەوە هەمویان تفیان کرد و یەکێکیان وتی لێرە دەریان کردووە، یەکێکی تر وتی ئەگەرە تەوێ بیدۆزیتەوە بچۆ بۆ جێگایەک کە جنێو بەخوایەکانەدن، چونکە توتمەس جنێو بەخوایەکانەدا. یەکێکی تر وتی هەر شوێنێک کە مشت و مڕی تێداکرێ توتمەس لەوێدایە و لە دوای هەموو پێکادانێک زاماریەکەن. بەڵام کاتێ مامۆستا چووە دەرەوە و قوتابیان زانیان لەوێ نەماوتیان ئەتوانی لە خواردنگەیە کە ناوی گۆزەی سووریایە بیبینی و ئەم دووکانە لە کۆتایی گەڕەکی هەژارەکان و سەرەتای گەڕەکی دەوڵەمەندەکانە و هونەرمەندە نەبووەکان و ئەوانەی لێرە دەرەکرێن شەوان لەوێدا کۆبنەوە و جێگەی دانیشتنیان ئەوەیە. من بەبێ ماندوو بوون دووکانەکەم دۆزیەوە و سەیرم کرد. توتمەس بە کراسێکی کۆنەوە لە سوچێ دانیشتووە وا دیار بوو تازە بە شەڕهات بێ، چونکە نێوچاوانی ئاوساویەکی پێوە دیار بوو. توتمەس کە منی بینی دەستی هەڵبڕێوتی سینۆها تۆ لەکوێ و ئێرە لەکوێ و چۆنە ڕێتکەوتۆتە ئێرە؟ من وام زانی بووی بە پزیشکێکی گەورە. وتم زۆر دڵتەنگ و پێویستیم بە هاوڕێیەکە لەگەڵیا دانیشتم و کەمێ بخۆینەوە، چونکە باوکم مەڵێ کەمێ نۆشینەوە بۆ لابردنی خەم و پەژارە بەسوودە و لەو ڕۆ دڵگرانم کە کەس نییە وەڵامی بۆچیەکانم بداتەوە و کاتێ ناتوانن جوابم بدەنەوە بە چاوی شێتێ سەیرمەکەن. توتمەس دەستەکانی نیشاندام کە پێم بڵێ بۆ کڕینی خواردنەوە کانزای پێ نییە، بەڵام من دوو حەڵقە زیوەکی کە لە دەستمدا بوو نیشانمدا کە یەکێکیان هیچ نەدوو گیانەکە بوو. بانگی خاوەن دوکانمان کرد و کە هاتە پێشەوە دەستی بە ئەژنوێنا و داچەمیەوە و من لێم پرسی چ جۆرە خواردنەوەیەکتان هەیە؟ وتی لێرەدا هەموو جۆرە خواردنەوەیەکەیە و خواردنەوەکان لە پێکی ڕەنگاوڕەنگ دێتە بەردەستان بۆ ئەوەی بە سیرکردنەکەی دڵتان زووتر شان بێ. توتمەس پێیوت خواردنەوەیەکمان بۆ بێنن کە عەتری نێرگسی تێکەڵ کرابێ. بەندەیەک هات و ئاوی بەدەستدا کردین و دوایی قاپێ ناوکەشوتی برژاویان لەسەر مێزەکە دانا و دوایی خواردنەوەی هێنا. ئەو پێکانی شەرابەکەی تیا بوو تەنگ و ڕەنگاوڕەنگ بوو. توتمەس خواردنەوەکەی بەیادی ئەوەی قوتابخانەی هونەرە جوانەکان و مامۆستاکانی تووشی خوای مرۆڤ قوت دەربن نۆشی و منیش بەیادی توشبوونی کاهینەکانی ئامون بە هەمان خودا نۆشیمەوە، بەڵام بە هێواشی قسەمەکرد. توتمەس وتی مەترسە، هەموو مشتریەکانی ئەم دوکانە وەک ئێمە خاوەن بیر و ڕای ئازادن. لە دوای دوو پێ خواردنەوە نوری شەرابەکە دڵی ڕووناکردینەوە و من وتم لە خانەی ژیان من لە ڕەشپێستەکان زۆر سوکتر سەیرەکرێم و هەڵسوکەوتیان لەگەڵ مندا وەک تاوانبارێک وایە. توتمەس وتی بۆچی ئەو ڕەفتارت لەگەڵداکەن؟ وتم لەبەرەوەی کە ئەپرسم بۆچی. توتمەس وتی تۆ شایانی گەورەترین سزاکانی، چونکە کاتێک کە ئەڵەی بۆچی بەگشت ئاین و باوەڕ و سامان و توانای ئەو کەسانە داچی کە لە میسردا فەرمان ڕەوایی ئەکەن و ئەوانە زانن کە پرسیارەکەی تۆ بناغی دەسەڵات و دەوڵەمەندی و بەختەوەریان ئەلەرزێنێ و ناچارە بن دەرت بکەن و پێم سەیرە چۆنە هێشتا دەرنەکرای و چارە نووست وەک ئێستای منی لێنە هاتووە. ئەمانەی تۆ ئەیبینی ئەگەرچی لە ڕووی ڕوخسار و ڕەنگ و باڵایان و تەنانەت باوەڕە ئاینیەکانیشیان لێک جیاوازن، بەڵام لە یەک ڕۆ باوەڕیان وەک یەکە و لەسەری کۆکن. ئەویش ئەوەیە
کە ئەم خەیاڵ و بیر و باوەڕە پوچە و ئەم پێکاتێ ڕابگرن، چونکە ئەم پێکاتەیە بەردەوام لە بەرژەوەندی خۆیان و ماڵ و مناڵیاندایە و ئەوان لە مێژە دەسەڵاتیان ڕۆیشتووە بەسەر ئەم بارودۆخەدا و هێز و توانا و دەوڵەمەندیان لە حساب دەرچووە. جا تۆ کە ئەڵەی بۆچی ئەتەوێ بناغی ئەم پێکاتەیە بڕوخێنی و نەفامی ئەوان ئاشکرا بکەی؟ ئەوێ بزانی ئەوان ئەگەر چی لە ناو یەکیشدا ناکۆک بن، بەڵام زۆر ئاساییە دژی تۆ یەک بگرن و لە ناوت ببن، چونکە مەترسی تۆ لە ناکۆکیەکانی نێوانیان زیاترە. هەتا میسر ببێ و پوچەکەکان لە وڵاتەدا بمێنێ، ئەوان ئەم پێکاتەیە بە هەموو بیر و باوەڕە پوچەکانیانەوە ئەپارێزن، ئەگەرچی 100,000 کەسی وەکو تۆش لە ناو ببن، چونکە دەستەبەری پایەداری و دەسەڵاتیانە و هەر کەسێ دژیان بوەستێ بە ناوی ئامون یان بە ناوی فیرعەونەوە ئەیکوژن. دوایی توتمەزوتی کاتێک کە چوومە خوێندنگەی هونەرە جوانەکانەوە ئەوەندە دڵخۆش بووم کەوا مەزانی لە دوای مردنم لە ئەهرامدا ئەمنێژن. دەستم بەکار کردو بە پێنووس لەسەر لەوحەکان وێنەمە کێشا و دوایی خاکی ڕۆسم بۆ دروستکردنی پەیکەر بەکارەهێنا. لە پێشە قاڵبی هەر پەیکەرێکم بەمێو پڕەکردەوە بۆ ئەوەی لەسەر ئەو قاڵبە پەیکەرە بەردیەکەی دروست بکەم. من وەک تینوویەک وابووم کە گەیشت بێتە ئاو و هەموو کارێکم بە تامەزرۆیەکی زۆرەوە ئەنجامەدا، تا ئەو ڕۆژەی کەویستم بە حەز و ئارەزوی خۆم وێنە و پەیکەر دروست بکەم. بەڵام لە پڕێکا مامۆستاکانی ئەوێ ناڕەزاییان دەربڕی، وتیان ئەم پەیکەرەی تۆ ئەتەوێت دروستی بکەی پێچەوانەی یاسایە و وەک چۆن پیتەکانی ئەلف و بێ یەک شێوەیان هەیە و بە جۆرێکی تر نانووسرێ، ئەو وێنە و پەیکەرانش لە هونەرە جوانەکاندا شێوەیەکی دیاریکراوی هەبوو، نە ئەبوایە لەوانە لات بدایە و شێوەیەکی تازە و ڕەنگێکی نوێت بەکار بهێنایە. لە سەرەتای دروستبوونی هونەرە جوانەکان شێوەی دانیشتنی پیاوێک کە لە سەرزەوی دانیشت بێ یان وەستا بێ دیاری کرابوو. ئێمە ئەبوایە وەک باوکانمان و پێشینەکانمان شێوەمان دروست بکردایە و لە سەرەتای دروستبوون هونەرمەندان شێوەی هەڵبڕینی دەست و پێی گوێ درێژیان لە کاتی بەڕێڕۆشتندا دیاری کرد بوو. ئەگەر پێچەوانی ئەو شێوەی وێنەیەکمان دروست بکردایە بە کوفر لە قەڵەمدرا و بەو کەسیان نەئەوت هونەرمەند، بەڵکو پێیان ئەوت هەر کەس بە پێی یاسا وێنە بکێشێت و پەیکەر داتاشێ لێرەدا جێ بێتەوە و کاغەزی پاپیرۆس و خاکی ڕۆست و بەرد و ڕنگ و پێنووس و کەرەسەی بەرتاشی ئەدەینی و ئەوەی ئەمانە ڕەچاو نەکات و چاو لە پێشینەکان نەکا لە قوتابخانە دەریەکەین. سینۆها منیش وەک تۆ بووم و بە مامۆستاکانم ئەوت بۆچی ئەبێ وابێ، بۆچی ئاوهانە بێ، بۆچی ئەبێ سینەی پەیکەر هەموو کاتێ ڕەنگنیشین بێت و چاوەکانی سوور بێ؟ ئایا باشتر نییە چاوی بتەکە ڕژ بکەین و کراسەکەی هاوڕەنگی پارچەکانی بەری بکەین؟ بەڵام کاهینەکان کە لە هەموو جێگایەک مامۆستا و فێرکردن لەو قوتابخانەیە دەریان کردن و بۆیش ئێستا لەم دوکانەدا بەسەر و چاوی شینەوە بوو ئەم بینی. سینۆها هەرچەندە کاهینەکانی پەرستگە لەو قوتابخانانی کە لە ناو ئەو پەرستگانەدا دروستیان کردووە بە هەردوو دەست بیر و باوەڕ و ڕێوڕسمەکانی خۆیان لە باوەشگرتووە و ئەی پارێزن و هەوڵەدەن هەموو هەزرێکی نوێ لە مناڵاندا بخینکێن و هەموو هەنگاونان و گۆڕانێکی بەرەو پێشچوون بوەستێنن. بەڵام من بە باشی هەز دەکەم کە ئەم دنیاە بە شێوەیەکی سەرسوڕهێنەر گۆڕاوە. ئەم خەڵکەی ئەمڕۆ بە شەقامەکانی شاردا سوڕێنەوە ئەگەرچی هێشتا باوەڕیان بە ئامون و خوایەکانی ترماوە، بەڵام ئێستا لێیان ناترسن و لە جلو بەرەکپۆشین زۆر کەم تەرخەم بوونە و ئەم گوێنەدانە گەیشتۆتە ڕادەی بێشەرمی لەبەر ئەوەی خەڵکی بە بێ ئابڕوویەکی زۆرەوە سنگوسکی خۆیان بە پارچەی ڕەنگاوڕەنگدا ئاپۆشن. خوایەکان مرۆڤیان بە ڕووتی دروست کردو بۆ ئەوەی بەردەوام ڕوت و قوت بن و هەرگیز لەشیاندا نەپۆشن. تەنانە دژنەکانیش وەک پیاوان بێشەرم بوون و جلەکانیان سنگوسکیاندا ئاپۆشێ. من هەر کاتێ بیر لەم بارودۆخەکەمەوە لەو گومانەدام کە ئێمە لە کۆتایی دنیاداین و بەزووی ئاخر زەمان دێ. ئەگەر 50 ساڵ لەمەوبەر ژن یان پیا و کراسێکی لەبەر بکردایە کە سنگوسکی دابپۆشی باە، بە تاوانی ڕێز لێنەنانی خوایەکان بەردبارانەکران و ئێستا هەمان ژن و پیاوانە بە ئازادی لە شاردا ئەسوڕێنەوە. کە ئەم دنیاە چەند کۆن بووە و خۆشی لەوانەی کە 2000 ساڵ بەر لە ئێستا ئەم قوچەکە گەورەی فیرعەون و 1000 ساڵ بەر لە ئێستا ئەم قوچەکە بچووکانیان دروست کردووە و ڕۆیشتن و نەمان
کە ئەم بارودۆخە ببینن. پێکەکانی شەراب جگەلەوەی دڵی ڕووناکرد بووینەوە، ژیانیشی سوو کردبووین و ئەدوت پەڕەسیەکەین کە لە پایزاندا دەرەکەوتین. توت مزوتی وا باشترە کە هەڵسین و بچینە شوێنێ سەماکردنی چاو لێ بکەین بۆ ئەوەی ئەم شەو چیدی بیر لە بۆچینەکەینەوە. بانگی دوکاندارەکەم کرد و کەنزی کەوتەوە دەستی بە ئەژنۆیە ناو چەمیەوە و یەکێ لە حەڵقە زیوەکانمدا پێی کە بەهای خواردنەوە و ناوکە شووتیە برژاوەکە هەڵبگرێ و دوای لێدەرکردن چەند حەڵقە مسێکی دامەوە و یەکێ لە مسەکانم بە بەخشیشدایە ئەو بەندەی شەرابی بۆ هێناین و ئاوی بەدەستدا کردین. کەویستمان بینە دەرەوە مەی فرۆشەکە داچەمیەوتی ئەگەر حەستان لە ئاوازی کچە سریانیەکانە من ئامادەم بتان بەمە ئەو گەڕەکانە یان ناو نیشانی گەڕەکی کۆچەرەکانتان بدەمێ بەمەرجێ پارەی گۆزەی خواردنەوەم بدەنێ. من وتم مۆسیقای سریانیم حەز لێ و ئەگەر بمان بەی ئەو مەرجت جێبەجێەکەم. بەڵام توت مزوتی من لەو کچە گۆرانی بێژە سریانیانە کە زۆربیان وەکو دایکی من پیر و ناشیرین بوونە بێزارم و وابزانم ئەوانە ئەوەن کە باوکم کاتی گەنجێتی لەگەڵیاندا ڕایە بوارد. دوکاندارەکەوتی حەزەکەن ماڵی ئەوانەتان نیشانەدەم کە مۆسیقا و ئاوازەکانیان دەنگێکی دڵگیریان هەیە و کە دڵتان پڕ لە شادیەکات و ئەوان بەخۆشیەوە پێشوازی و میوانداریتان لێکەن و ئەبنە خوشکتان. بەڵام توت مزڕازی نەبوو، منی لە دوکانەکە بردە دەرەوە و بەسەر شەقامەکانی شاردا کەوتینە ڕێ. خۆشەویستان لاڵقەی داهاتوودا درێژەی ڕووداوە بە سەراتەکانتان پێشکەشەکەین تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتێق جێبەجێکار پێشڕامە پێشکەشکار پەسەند بفەرمون. هاوڕێمان بن.